جوانترین چاپ بۆ شۆخ و شەنگترین هاوسەری خۆم. ئەخ دەبووە من ڕوومۆچی دەتوزێ پێ بکەنە نەختە زەردەکەنە ئاواهی بووە عاجزی. توخوا ئەوە مۆبایلە ئێستا مۆدی ئەو مۆبایلمەوە تو ئەمە و یاوە بە من حەقیقەتێک هەیە حەزەکەم بزانیت چاوەڕاستەکەم من ژنە کۆنەکەم بۆیە تەڵاقا لەبەر خاتری سناپیە کرد ئەگەی لە ماڵ و مناڵ نەما بوو ڕۆژی 200 سناپیە کرد ئەمە خەریکی فەیسبوک بوو خەریکی ئەو بوو تەسەورەکەی کوڕەکەم 14 ساڵ بوو فێری جگەرە کێشان و نێرگەلە بوو کچەکەم 7 ساڵ بوو خوا با قسە نەکەم با هەر لە دڵی خۆما بێ آخر بەس ساقۆ بم خۆ من خراپ بەکاری ناهێنم جا بۆ من و تۆ یەک شتی کە نەکەین فێری یەک یاری دەکەم کوردەواری دەرەجە یەک تاوڵە من حەزم بەوانە نییە تۆ تەنانەت ناڵی سێری تەلەڤیزیۆنیش بکەم ئێستا هەڵقەکەم دەست پێکات دەبێڵە سیرکەم باسی تەلەڤیزیۆن نەکەی بۆ من خەتەرترین شر لە دنیای تەلەڤیزیۆنە سەیری شتێکی لە پڕێکا شریتێکی ئیخباری ڕوە ئەوە لە فڵان شوێن فڵان کەسی کوشت خوێن ڕشتن تەقینەوە نازانم چی کوڕ باوکی کوشت باوک نازانم کچەکەی کوشت واز لەوانە بێنە من مێشکم تێگەچێ بەو شتانە دوای تۆ تازە حەملیت ئەو خەبەرانە بخوێنیتم بە قورئان بۆ بەبەکەمان خراپە بەس ساقەوم تەنها سێری دراماکەمەکەم توخوا ئێستا دەست پێکا بێڵە سیرکەم ئەخ دڵی تۆم پێ ناشێت مەرجم هەیە منیش ئەدی کەسەی حەڵقی و کرد دانیشی بەدیا تەلەڤیزیۆنەکەەوە هەر شریتێکی ئیخباری ڕۆی چاوەنووقێن باشە بەسەرچە ئاواکەم دەهانی ئەو چێ پشتە خوێنی نەوەڵە کۆنتڕۆڵەکەی لێرەیە کۆنتڕۆڵ چێکا لێ من چەند ڕۆژە بە دوایە گەڕێم یەک دقیقە کۆنتڕۆڵەکە ئاوا ئیش ناکە ئەو پیلەشی تێکە چکە پیلەکەشیم دەرکرده بوو احتیاط چاکەشی نەخوارد یاڵە چا خراپە بۆ مناڵ باشە ئێستا واسەی تەلەڤیزیۆنی کرد و شریتێکی ئیخباری ڕۆشت و خەبەرێکی ناخۆشی خوێنەوە تەسیری هەیە بۆ مناڵەکەم هیچم نەکردووە باشە حەڵقەکە بێدەن ئەو باسی چێکە دەبم باسکە 360 ئەڵقەیە من چی بۆ تۆ باسکەم آخر 360 لە تۆ جوان دانیشە موزاعبە بەبەکەمان عەزێتی نەبێت هێدی و بدی ئەزێتی نابێت چی ئەوەنە باسیەکەی هەواڵی بەپەلا باوکی و کوڕەکەی kwa tipaka تیپە بۆ چییە بسم الله ئەو پیاوە تێک چووە بەخوا ظل ئیسراحەتی کە اینجا بە ئیسراحەتی خۆ سەیری سێری چی بکەم تۆ نیوەی شاشەکە و گرتووە نانە لە منەیەوە دیارە ئەنێ دەبەسە کاکە لە تەلەڤیزیۆن بووینە بۆ مۆبایلە کەس مێنێرن ئەوە سەیرم نەکرد ئەوە هەر کوژان و بە هەر ئیش نەکە هەر نامێت بەخوا ڕۆژێ تۆ شێتە بی ئەو بووە لە خۆتەکەی